بینەرانی عزیزی گەلی کوردستان سڵاوێمەتان لێبێ و ئەم کاتەوە مکاتێکتان باش بەیانیتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و با کۆمەڵێک بڕگۆ بابەتی نوێ بینۆمیانی ماڵەکانتان بۆ هیوای کە تا کۆتایی پرۆگرام بینەرما بن. ئازیزان لە پرۆگرامی ئەمڕۆماندا لەسەر دوو بابەت گفتوگۆ دەکەین. یەکێ لە بابەتەکانمان تایبەتە بە پشتیوانیکردن و هاوکاریەکانی باڤڵ تاڵەبانی بۆ خوێندکاران لە دوای ئەوەی کە لە کۆتاییەکانی مانگی 11 خوێندکاران ڕژانە سەر شەقامەکان و داوای مافەکانی خۆیان لیان دەکرد، خۆپیشاندانیان دەکرد، داوای دەرماڵە و داوای خزمەتگوزاریەکانیان دەکرد. لە نێویاندا خوێندکارانی بەشە ناوخۆیەکانی شەبوو کە باسییان لە گیر و گرفت و داخوازەکانی خۆیان دەکرد. یەکەم سەرکردای یاخود یەکەم لێپرساو کە هاتە سەر خەت و بە دوواداچوونی کرد بۆ ئەو کێشەگیر و گرفتانە جەنابی باڤڵ تاڵەبانی بوو. لە دوای چەندین دانیشتن لەگەڵ خوێندکاراندا گوێگرتن لێیان و باسکردن لە کێشە و گیر و گرفتەکانیان بڕیاریدا کە لیژنێک پێک بهێنرێ بۆ بە دوواداچوون بە دوای ئەو گیر و گرفتانەدا وا هەوڵدان بۆ چارەسەرکردنیان. ئەوە بوو لە ماوەی ڕابردوودا لەگەڵ ئەوەی کە تەواوی کێشە و گیر و گرفتەکانی خوێندکاران و تەنانەت بە داخلیەکانیشەوە گیر و گرفتەکانیان بۆ چارەسەرکرا بەشێک لە داخلیەکان کە کۆن ببوون نۆژەن کرایەوە، لەگەڵ ئەوەشدا بە پشتیوانی و بە هاوکاری ئەو توانرا دەرماڵەش بۆ خوێندکاران سەرف بکرێن. لە کاتی سەرفکردنی دەرماڵەکەدا ئەوە بوو کە جەنابی باڤڵ تاڵەبانی لە بەغداد بوو کە لە بارودۆخێکدا بوو کە کۆبوونەوە ئەکرا یاخود ئەوە تا لەسەر پێکێنانی حکوومەتی عێراقی لە بەغدا بوو. پەیامێکی ئاڕاستی خوێندکاران کە وتی بڕیار بێت یاخود بەڵێن بێت لەگەڵ گەڕانەوە بۆ هەرێمی کوردستان و بۆ سلێمانی ئێمە کۆبوونەوە دەکەین و جارێکی تر لەگەڵ خوێندکاران و نوێنەری خوێندکاراندا دادەنیشین، باس لە گیر و گرفتەکان دەکەین کە چی شتێکی تر ماوە و چی بکرێت پێویستە وای گوێ لە داواکاریەکانیان بکرێت کە ڕۆژی شەمەواتە پێرێ. دواتر میوانێکمان دەبێت کە نوێنەری خوێندکاران لەلای ئێمە میوان دەبێت کە خۆی یەکێک بووە لەو کەسانەی کە لە کۆبوونەوەکەدا بوو باس لە وردی کۆبوونەوەکە دەکەین و باس لەو هاوکاریانە دەکەین کە تا ئێستا چی بۆ خوێندکاران کراوە. ئەمە بابەتێک دەبێت. بابەتی یەکەممان کە ئێستا ڕاستەخۆ دەستەکەین بە گفتوگۆکردنی بابەتەکە و تایبەتە بە ساڵیادی ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 کە یادی 31 ساڵی ڕاپەڕینە. بێگومان ڕاپەڕین دەستپێکی ڕاپەڕین و دەواازەی ڕاپەڕین لە 5 ئادار لە ڕانیەوە دەستی پێکردووە، دواتر هاتە بازیان لە 6 مانگوە 7 مانگواتە ئەمڕۆ شاری سلێمانی ڕاپەڕی کە هەڵبەتە ڕاپەڕینەکە تەواوی کوردستانی گرتەوە، تەواوی شار و شارۆچکەکانی کوردستانی گرتەوە، تەواوی باشووری کوردستانی گرتەوە کە سەرجەم بە چین و توێژەکانەوە ڕاپەڕین بۆ ئەوەی کە دەرحەق بە ڕژێمی بەعز یاخود لە دژی ڕژێمی بەعز بۆستنەوە کە ساڵەهای ساڵ بۆ ڕژێمی بەعز کوردی دەچەوسانەوە، گەلی کوردی دەچەوسانەوە، گەلی کوردی دادەفلۆسی، توانیان بە ڕاپەڕینێکی جەماوەری ڕژێمی بەعز لە کوردستان وە دەربنێن. اینجا ئێمە ئەمڕۆ تایبەت بە ساڵیادی ڕاپەڕینی شاری سلێمانی، شاری هەڵمەت و قوربانی گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانێکدا تایبەت بە گرنگیەکانی یاخود دەستکەوتەکانی ڕاپەڕین بۆ شاری سلێمانی و بۆ کورد و کوردستان با شێوەیەکی گشتی. شێخ فاتح، شێخ ئەمین کە بەڕێزیان کادری پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستانن ئێستا لە ستۆدیۆ لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاک فاتح سڵاوت لێبێت، بەیانیت باش، بەخێراتی. شێخ فەتاح باشە، بەخێر بێ، سەر چاو. زۆر سپاس دەکەم. شێخ فەتاح، ئێمە ڕۆژانە یا بڵێ ساڵانە کە یادی ڕاپەڕین هاتوێت زۆر باز لەلایەنە مێژوەکەی کراوە، باز لە هۆکارەکانی کراوە کە دیارە و ڕوونەکە هۆکارەکانی چی بوون. بەڵام پێمان خۆشە وە گرنگە ئێمە باز لە گرنگیەکان و دەستکەوتەکانی ڕاپەڕین بکەین کە ئایا ڕاپەڕین کە ئەنجام درا چ گرنگیەکی هەبوو بۆ کورد؟ بەڵێ، لە ڕاستیە پێش هەموو شتێک سەری ڕێز نەوازش نەوی ئەەکەم لە ئاس شەهیدانی ڕاپەڕین لە 5 مانگەوە تاکو کۆتایی بەم ڕۆژەوە کە ڕۆژی ڕاپەڕینی شاری سلێمانیە و دەستی حرمەت بە سنگەواگرم بۆ خانەوادە تێکۆشەرەکانیان. لە ڕاستیە ڕاپەڕین وەرچەرخانێکی مێژووی بوو لە حیاتی سیاسی
بەرخوردانی گەلەکەمانە ڕوویدا هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی کۆمەڵایەتی و قەتیزبوونەوەی پەن خواردنی هەموو ئەو ئازار و نەهامەتیانە بوو کە لەلایەن دوژمنانی گەلەکەمانەوە ئاڕاستەی گەلەکەمان کراوە بە تایبەتی حیزبی بەعسی ڕووخاو هەر بۆیە ڕاپەڕین وەکو ئەرزم کردن وەرچەرخانێکی مێژوویی بوو شتێکی گرنگ بوو و شۆڕشێکی نوێ بوو لە حیاتی گەلەکەمانە هەم نوێ بوو لە ڕووی ئەوەی کە گەلەکەمان پێکەوە ئەو پرۆسەی جێبەجێ کرد ئەتوانم بڵێم یەکەم جارە میلەتی کورد ئەوەنە یەک بێت کە بە یەک دەست بە یەک قین بە یەک هەدەف بتوانێت بە یەک دەست ڕوبەڕووی دژمنێکی سەرسەختی وەکو حیزبی بەعسی ڕووخاو بێتەوە ئەوە گرنگ بووە من حەزەکەم لەمە ئەوەش بڵێم هەر کاتێک میلەتەکەمان یەک بوو بێ ئاوەڕان لە ڕاپەڕینا سەرکەوتوو بووە بەڵام بەداخەوە هەر کاتێک پرش و بڵاو بوو بین دژمنانی گەلەکەمان بە ئاسانی چیویستۆ بەرامبەر بە ئێمە کردوێتی بۆیە هیچێک لە نمونونەکانمان یەکبوونی چەند زەرورە ڕاپەڕینە. بەڵێ کاکشێخ ئەگەر هەڵبەتە کە ئەنجامدانی ڕاپەڕین پلان و بەرنامە داڕێژەیان پلان و بەرنامە ڕێژەیەکی تۆکمە و باشی بۆ کراوە کە چەندین ئامانجی لە پشتەوە بوو ئامانجەکانی ئەنجامدانی ڕاپەڕین چی بوون و لە هەمان کاتدا ئایا ئەو ئامانجانەی کە ڕاپەڕینی لە پێناوداکرا توانراوە ئامانجەکان بپێکرێت؟ لە پێشەوە کە باسی ڕاپەڕینەکەین ناکرێت باسی ڕۆڵێکێتی نیشتمانی کوردستان نەکەین لە ڕاستیە لە ڕاپەڕین تکراری یەکەمەوە ئەگەر جەماوەکەمان نەبووایە ئەو ڕاپەڕینە سەرکەوتنی بەدەست نایەنە بەڵام ڕۆڵی سەرەکیەکێتی نیشتمانی کوردستان کاریگەری زۆری هەبوو بۆ سەرکەوتنی ڕاپەڕین و ڕاماڵینی دژمنانی گەلەکەمان لە کوردستان و دواتریش لە عێراقیش بۆیە یەکێتی هەمیشە هەوڵی داوە یعنی تێڕوانینی هەبووە لەسەر قۆناغەکان لەسەر گۆڕانکارەکان لە جیهاندا لە کوردستاندا لە عێراقدا لە ناوچەکەدا مەبەستەکەمەوەی هەر کاتێک زانی بێتی قۆناغی دێتە پێشەوە کە قازانجی میلەتەکەمانە ئەو بەپێ ئەو قۆناغا خەباتی کردووە بەرنامەی خۆی داڕشتووە یەکێک لەو قۆناغان یەکێک لەو بەرنامانەی کە دایڕشت کە لە دوای ئەوەی حیزبی بەعز بەسەرکێشی کوێتی گرت یەکێتی نیشتمانی کوردستان کەوتە ئەو بیرکردنەوەیە کە حاڵەتێکی گونجاوە بۆ ئەوەی کە میلەتی کورد گەلەکەمان بە دوای مافەکانی خۆیەوە بڕوات بۆیە بەرەی کوردستانی کۆکردەوە دوای بەرەی کوردستانی هەمویان کە هەندێک لە ڕاستیە لە حیزبەکان ڕەنگە بە خەیاڵیشان بە خەیاڵ تێگەشت بێتن بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان سوور بوو لەسەر ئەوەی کە بە حکمەتی جەنابی مامی خوالێ خۆش بوو کە ئەیزانی گۆڕانکارەکان لە جیهان و لە ناوچەکەدا چی ڕۆدا بۆی سوور بوو لەسەر ئەوەی ڕاپەڕین بکرێت و جەماوەر هان با بۆ ئەوە بۆ ئەو بەڵێ ئیتر بۆی ڕۆڵی یەکێتی نیشتمانی کوردستان لەو ڕوانگەیەوە بەشی شێری هەبوو لە سەرکەوتنی. بەڵێ باشە کاکشەخ باسی شەڕی کوێتت کرد کە هەڵبەتە حکوومەتی عێراقی شکستێنە لە شەڕی کوێتە ئەتوانین بڵین ئەوە هۆکار بۆ سەرکەوتنی ئەم ڕاپەڕینە لە کوردستاندا کە پێشتر لە ناوەڕاست و باشووری عێراقدا خۆپیشاندان کرا بەڵام سەرکەوتوو نەبوون هۆکاری سەرکەوتنی ڕاپەڕین لە کوردستاندا هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە ئایا تەنها شکست بوو لە شەڕی کوێتە یاخود هۆکاری تری هەبوو؟ هەر دوو هۆکار بوو بەڕای من یەکێکی ئەوە بوو کە گەلی کورد هەمیشە لە ژێر سوڵم و ستەم و ئەوانەیە بوو بۆ مەجالێکە گەڕاکە کە دەرفەتەکانی خۆی تاوبات بۆ مەجالێکە گەڕاکە حەقەکانی خۆی لێ بەدی بهێنێت ئەوە مێژوویەکی هەیە لە خەباتی ڕەوای گەلەکەمانە دووهەمیش فعلەن مەسەلەی گرتنی کوێت کە هەموو عالەم بە سەدامی ود نابێ کوێت بکریت نابێ وا بکەیت گرتی بۆیە مەسەلەی کوێت و
پشتکردنەی ڕێی دەولی لە سەدام حوسێن ئەوەش هۆیەک بوو بۆ ئەوەی کە مەجای خۆشکرد بۆی ئێمە ئەو ڕاپەڕینە بەدیبێنین ئەو ڕاپەڕینە دروست بڵێ لە قسەکانتە کاکشێخ ئاماژەت بەوەدا کە ئەندازیاری ڕاپەڕین یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک مام جەلال بوون لە کاتێک کە ڕووداوێکی نیشتیمانی ڕوودەدات ئەگەر هەر نمونە ڕاپەڕین باس بکەین کاتێک ئەم ڕووداوانە ڕوودەدات تا چەند گرنگە بەڕاستی و دروستی وەکو خۆی بنووسرێتەوە بۆ مێژوو نەک ئەوەی کە وەکو بەرژەوەندیەک دەستکاری بکرێت و لە ڕۆڕاستەقینەکەی خۆی لا بدرێت و لە بەرژەوەندی کەس و لایانی خۆی بینووسێتەوە خۆی لە ڕاستیە مێژوو ئەگەر وەکو خۆی نەنووسرێتەوە مێژوو نییە ینی بە مێژووی میلەتێک حساب ناکرێت بە مێژووی گەلێ حساب ناکرێت یعنی مێژوو ئەتوانم بڵێم وەکو دەستورێکی ئەو میلەتەوە وەکو دەستورێکی دەوڵەت وایە ئەگەر بەباشی نەنووسرێتەوە ڕەنگە ئەو مێژووە کامڵ نەبێت من ڕەم وایە ئەو مێژووە کە وەکو خۆی بنووسێتەوە ئەگەر زەرەری حیزبەکەشم بێت من پێم خۆشەوە مێژوو بێت بەڕاستی بۆیە ڕۆژ زۆر ناحەقی ئەکرێت جاری وا هەیە بەرامبەر بە مێژووی میلەتەکەمان خەباتی میلەتەکەمان بە تایبەتی ڕاپەڕین من ناڵێم هەر یەکێتی بەتەنیا هیچی پێ ناکراوە و هیچیش پێ ناکرێت بە تایبەتی لە ڕاپەڕینە ئەگەر جەماوەەکەی لەگەڵا نەبێت ئەگەر حیزب و لایەنەکانی تری لەگەڵا نەبێت بەڕاستی ئەوە هەمویان بەقەدەر توانای خۆیان بەقەدەر بۆچوونی خۆیان ڕۆڵێکی جوانیان بینیوە لە مەسلەی ڕاپەڕینە کە ئێمە باسی ڕاپەڕینەکەین بەڵام سەرچیەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو هەر بۆیەشە لە بەرەی کوردستانیە یەکێتیان بە ئەندازیاری ڕاپەڕین لە قەڵەمدا وەجڵەوی ڕابەرایەتیکردنی ڕاپەڕینیان لە هەموو کوردستانەدا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە شتێکی حاشە هەڵ نەگرا بۆیە وەکو جەناب دەڵێ مێژوو هەقوەکو خۆی بنووسرێتەوە مێژوو بێت نەک دەستکرد و ئەوانە بێت کە من بۆ خۆم چۆن بە باڵای خۆم بیدورم. بەڵێ درستە. کاک شێخ یەکێک لە دروشمەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاخەوە نان و ئازادی بووە. اینجا لە دوای ڕاپەڕین ئازادی چۆن دەبینیت یاخود ئازادی چۆنە؟ ئازادی ڕادەربڕین، ئازادی سیاسی، ئازادی بیر و ڕا بە شێوەیەکی گشتی ئازادی لە کوردستاندا لە دوای ڕاپەڕینەوە چۆنە بینیت؟ وەڵا ئەو پرسیارێکی جوانە لەبەرەوەی من دوای پرسیارەکانی تۆ دوای ئەم پرسیارە ڕەنگە مەجالم بۆ خۆش بێت لەسەر ڕاپەڕین جوانتر قسە بکەم و لەسەر دەستکەوتەکانی ڕاپەڕین جوانتر قسە بکەم. ئەوەی جەناب دەڵێ ئەو بەرنامەی من شانازی ئەەکەم لە حیزبێکە ئیشەکەم کە یەکێکە لەو حیزبانەی کەمێک ینی بەهەقەت لەو حیزبانەیەکە توانیوێتی بەشێک لە دروشمە سەرەکیەکانی خۆی بپارێزێت یان جێبەجێ بکات لەوانە مەسەلەی ئازادی و دیموکراسی هەر ئەو زۆر جار ئێمە هەر لە زمانی مام جەلالیشە زۆر جار بۆ کاتێکی وەکتی زەرەرمانتیا کردووە دیموکراسی وامان کردووە کە بەرانبەرەکانمان ئەوەنە دیموکراسی بووین بەرانبەرەکانمان هەرچی هەبووە هەرچی هەیە ئێمە قبوڵی بکەین بەڵام بەڕاستی هەر ئەو دیموکراسی و ئازادیە بووە وای لە یەکێتی نیشتیمانی کوردستان کردووە ئێستا لە عالەمە بە حیزبێکی دیموکراسخواز بە حیزبێکی ئازادی خواز لە قەڵەم ئەدرێت بۆیە ئەوە دەستکەوتێکی گەورەیە زۆر جار ئەگەر ئێمە جەنابتان ئەنساتی عالەمی لە علامە ئیشەکەن ئەخوێننەوە کە نمونەی ئازادی و دیموکراسی ئەهێننەوە لە کوردستاندا یەکێتی نیشتیمانی کوردستان هێننەوە هەر ئەوەش بووە ئەو دیموکراسیەش بووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە حیزبی سوشال دیموکراتی عالەمیە بووە بە ئەندام و سکرتێرەکەی کە خوا لێ خۆش بوو مام جەلال بوو چەند جارێک بە زۆرینەی دەنگ بە جێگری ئەو حیزبە گەورەیە هەڵبژێڕاوەتەوە چەندین حیزبی تریش ئێستا ئەبینن لە ئەنساتەکانی عالەمیە حیزبەکانی عالەمیە کە باسی دموکراسیەکرێ وتمان یەکێتی نیشتیمانی کوردستانێک ئەم ئازادیە لە ڕاستیە بۆ خودی ناو حیزبەکەش وەکو خۆیەتی بۆ نمونە ئێمە کادری یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆبنەوەکانی خۆمانە
کە ئەو ئازادی کە هەمانە قسەکەین یا لە کەناڵەکانی خۆمانەوە بەتابەتی ئەم کەناڵە ئەو ڕخنانە ئەگرین لە ڕاستیە لە حیزبەکانی تر بێت دەریانەکەن بۆیە ئێمە وا گۆشکراوین بۆیە من شانازی ئەەکەم کە لە حیزبەکەم ئەوەنە حیزبێکی کراوەیە کە ئەتوانم بە ئازادی لایانی باش و خراپی و هینەکەی حیزبەکەم و ئەوانم وەسەرکردەکان و مەسئولەکانیشم باس بکەم بەڵێ فەرموو هەندێک کەس کاکشێخ ئەم ئازادی ئێستا بە جۆرێک لە فەوزا ناوە بن ئەڵێن ئەمە فەوزایە نەک ئازادیە هۆکاری ئەم بۆچوونە کە دروست بۆ لە ناو هاوڵاتیانە هۆکارەکەی بۆ چێگەڕێ هۆکارەکەی ئەوەیە لە ئازادی بە باشی نەگەشتوین تێنەگەشتین ببوورەنیانی کە ڕەنگەم بە خۆشمانەوە تۆزێک ئەجینا من ئەرزم کردن ئازادی ئەم ئازادیە بەرفراوانە یەکێتی قازانجی زۆری هەبووە بۆ میلەتەکەمان بۆ ڕوویگەشی میلەتەکەمان بۆ ناو خودی حیزبەکەی خۆشمان ئەوە ینی دەنگۆیەکی هەڵەیە کە من میلەتەکەم ڕخنەی لێم هەبێ من دەمی بگرم میلەتەکەم وەکو ئێستا گلەی لێم هەبێ بڕژێتە سەرجادا من بچم بەرەنگاری بمەوە نەخێر ئەبێ وەکو کاک پاڤڵ تاڵەبانی کە فەرمووی ئەگەر دەرماڵی خوێندکاران جێبەجێ نەکە حکوومەتی هەرێمی کوردستان من خۆم پێش خوێندکارانەکەم و ئەوە ئەتوانم بڵێم سەرۆکەکەی ئێمە ئاواکات یان مامۆستایان یان فەرمانبەران کە ئێستا حەقی خۆیانە ناکرێت ئێمە لە پێناوی حەقی میلەتەکەمانە خەباتمان کردو هاتوینێتە ئەم کایە ئێستا ئێمە حەقی میلەتەکەمان بخۆین یا دەمی میلەتەکەمان بگرین بۆ ئەوەی کە داوای حەقی خۆیەکات بۆیە قسەکەی جەنابەت جوانە من ئەڵێم ئەم دموکراسی یەکێتی نیشتمانی کوردستان ئەگەر بە ینی بەم بەرنامە جوانەی کە هەیە خۆ زۆر جاریش ئەوەی تۆڵیت دموکراسی چەند جۆرێکی هیچێک لەوانە دموکراسی بەرەڵایی لەلا ئێمە نەگەشتوەتە ئەوە بەڕاستی چکە میلەتەکەمان میلەتێکی منکوبە میلەتەکەمان میلەتێکی ئازادی خوازە میلەتەکەمان لە حەقی خۆی زیاتر داوا ناکات بۆیە ڕەنگە لێرە لەوێ دەستکاری ئەو دموکراسی بکرێت دەستکاری ناقی جەماوەر بکرێت دەستکاری تەداخلی پێداویستی و حەقەکان و داواکاریەکانی جەماوەر بکرێ هەوڵ بدرێت لا بدرێ بە ڕێگایەکی ترە بەڕاستی بەڵام لە ئەساسا پشتیوانیکردن لە جەماوەرەکەمان و بەرپاکردنی ئازادی و دموکراسی لەمە زیاتر لەمەش باشتر لەمەش زیاتر ئەوەندەی تر گەلەکەمان ویژێتی نیشتمانی کوردستانمان ئەگەینێتە قیمەت. کەواتە ئێستا باسێک لەوە بکەین کە بەڕێستان و کادرێکی پێشکەوتویەتی نیشتیمانی کوردستان و لە هەمان کاتدا بەشدار بوویەکی ڕاپەڕین ئەو شتانەی یان ئەو خاڵانەی کە دەبووە لە دوای ڕاپەڕینەوە بکرایە هەتا ئێستا نەکراوە چین؟ زۆر باش هەڵێ لە دڵی منابووی لە ڕاستیە من ڕاستە بەشداربوویەکی ڕاپەڕینم بەڵام ئەو حەقە بە خۆم نادەم کە بڵێم چیم کردووە و ئەمانە لەبەرەوەی ئەوە ئەچێتە چوارچەوەی مێژووی حیزبەکەم و خۆم و شارەکەم و ئەوانەوە لەبەر ئەوەی ئێمە بەشێک لە واجبی خۆمان بەشێکی کەم لە واجبی خۆمان بەرامبەر بە میلەتەکەمان بەویستی خۆمان بە اختیاری خۆمان جێبەجێ کردو بەشێک ئەوەی کە بەشە گەورەکەی جێبەجێ کردو شەهیدان کە گیانی خۆیان بەخت کرد لە پێناوی ئەم گەلە وە لە کاتی ڕاپەڕین و پێش ڕاپەڕینیشان لە ڕاستیە ئەتوانم بڵێم بەشێکی باش لە ئەنجامەکانی ڕاپەڕین هاتووە دی بەشێکی باش هاتووە دی هەتاکو بڵێن چەند ساڵێک پێ ئێستا هیوادارین لە یادی ڕاپەڕینی 32 ساڵە بەشەکەی تریشی بێتە دی لە ڕاستیە ئەگەر تازە ئازادیدا بە من وەکو حیزبەکەم تۆش لە ڕاستیە ئەگەر باسی هۆ بکەین کە بۆچی بەشێکی باشی هاتووەتە دی هاتووە دی بەداخەوە بەهۆی نەیەکبوونی تۆزێک میلەتەکەمان بەشێکیمان لە دەستدا و کۆمەڵە شتی تریشکە ئێستا
گێڕانەوەی ڕەنگە کاتی نەبێت هیوادارین هەر ئەوەش وای کردووە کە چەند ساڵێک پێش ئێستا خەڵکی ڕاپەڕێوی کوردستان لە ئێمە باشتر ڕازی بێ وەک لە ئێستا هەر ئەوەش وای کردووە کە تکراری ئەەکەمەوە ئەتوانم بڵێم بە ئەترافی جەماوەرەکەمان بەشێکی باش لە ئەنجامی ڕاپەڕین هاتە دی بەڵام بەشێکی زۆریشی ماوە ئەویش بە یەکڕێزی میلەتەکەمان ئەبێت ئەویش بە ئەم خرۆش و ئەم بەرنامەی یەکێتی نیشتمانی کوردستانە بێت کە دەستی یاوەتێ بۆ پاکسازی و بۆ گرتنی بۆ نوێکردنەوەی یەکێتی نیشتمانی کوردستان لەو دیدارەی کە بەنیازین لە مانگی پێنجا جێبەجێ بکەین وەزاید ئەوە بە عەدالەتیکردنی ئەم حکومەتی هەرێمی کوردستانش ئەتوانم بڵێم عەدالەتیکردنی زیاتری عەدالەتیکردنی ئەم حکومەتی هەرێمی کوردستانە ئەتوانین ئەو ئاواتانەی کە لە پێناویە ڕاپەڕینمان کرد بە باشی بێتە دی و ئەو گلەی و گازندانی خەڵک کە ئێستا هەیانە زۆر ئەقی خۆیانە و ئێمە شەمانە من و تۆ شەمانە بێتە دی دەستەکانت خۆش بێ کاکشێخ زۆر سپاس ماندوومان کردی زۆر سپاس بۆ شێخ پاتێخ شێخ ئەمین کە ئاوەڕێزیان کادری پێشکەوتێکەتی نیشتیمانی کوردستانن زۆر سپاس ماندوومان کردی بەڵێ خۆشویستان کەروەکەزانن کە ئەمڕۆ ساڵ ڕۆژی ئازادکردن و ڕاپەڕینی شاری سلێمانیە حوتی سێ ڕاستەوخۆچی لەلای پەیامنێرمان سەردەش عوسمان کە لە سلێمانی و لەگەڵ ئێمەدا ئامادەیە سەردەش سڵاو لێ بێت بەیانیت باش فەرموو زانیاریەکان لای تۆن ئایا چی چالاکیەک بەڕێوە دەچێت چی دەکرێت تایبەت بەم یادە سلااوت لێ بێ چنوور سلااو لە بینەرانی گەلی کوردستان دیارە ئەمڕۆ من لە ئەمنە سوورەکەی شاری سلێمانی بووم بەڵام لەبەر ئەوەی کە ئێستا چالاکیەک لە پەیمانگای عنی کۆمپیوتەر لە بەکرەجۆ بەڕێوە دەچێت هاتوومە تێرە بەڵام بەداخەڵ کارەبا بڕا بۆی کە چالاکیەکان پاش تۆزێکی تر دەست پێ دەکات دیارەم چالاکیە هەم لە چوارچێوەی ساڵیادی ڕزگارکردنی شاری سلێمانی هەم لەگەڵەوەیشدا ئەمان هەندێک بەرهەمیان هەبووە خوێندکاران دەیانەوێت لە ئەمڕۆدا بە شێوەی پراکتیکی بیخەنە بەر دیدەی ئەو کەسانی کە ڕوو لێرە دەکەن دیارە چالاکیەکان لە شاری سلێمانی بەدەر لەوەی کە ئەمڕۆ لە پارکی نالی چالاکیەکی هونەری بەڕێوە دەچێت هاوکات لە پارکی مەلیک مەحموود چالاکیەک بەڕێوە دەچێت پێشەنگایکی فۆتۆگرافی لە ئەمنە سوورەکەی شاری سلێمانی بەڕێوە دەچێت لەگەڵ ئەوەیشدا هەر ئەمڕۆ عەلوەی گەورەی شاری سلێمانی دەکرێتەوە کە یەکێکە لە عەلوە گەورەکان کە دەبێتە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و شاری سلێمانی و شارەکانی خواروی عێراق دیارە ئەمە دەبێتە مای خۆشحاڵی بۆ جوتیاران چونکە ئەوان دەتوانن بەرووبوومەکەیان لەو عەلوەیە ینی ساغ بکەنەوە هەم لە ڕووی ئابووریشەوە ئابووریەکی باش دەبێت بۆ دانیشتوانی شاری سلێمانی دیارە ئەمڕۆ چالاکیەکی هونەری ئەنجام دەدرێت لە شاری سلێمانی ئەو چالاکیە هونەریە تا ئێستا بەهۆی بارانەوە نازان ئەنجام دەدرێت یان ناچونکە لە نێو شەقامی سالمی شاری سلێمانی دەبێت لەگەڵ ئەوەشدا ئەوەی کە ئەمەوێ باسی لێەوە بکەم ئەوەیە کە ئەمڕۆ پێش ئەوەی کە من بۆ هەواڵەکانی کاتژمێر 8 داخلی ڕاستەوخۆ بم چەند کەسێکم بینی لە بەردەم ئەمنە سوورەکەی شاری سلێمانی بێ ئەوەی کە هیچ کەناڵەکانی ڕاگەاندن ئاگادار بکەنەوە چنوور چەند کەسایەتیەک بوون تۆزێک تەمەنیان هەبوو چوومە لایەن وتم بۆ لێرە وەستاون ئەوان وتیان ئێمە ئەو کەسانین کە لەگەڵ هەندێک لە دانیشتوانی شاری سلێمانی هاتوونەتە ئەمنە سوورەکەی شاری سلێمانی لە ساڵی 1991 بۆی ساڵانە ڕۆژانە دێنە ئێرە بۆ ئەوەی کە ئەو خۆشیەی کە وەکو خۆیان دەڵێن ئەو سەروەریەی کە تۆماریان کردووە یادی دەکەنەوە کۆی گشتی ئەمڕۆ چەند چالاکیەک بەڕێوە دەچێت بەهۆی یادەمەزنەکەی بەهاری ساڵی 1991 بەڵام من ئێستا بە دروستی لە پەیمانگای کۆمپیوتەر زانستی کۆمپیوتەرم لە بەکرەجۆ دیارە و چالاکی کە ئەمڕۆ بەڕێوە دەچێت وەکو ئەوەی کە دەبینرێت ئەگەر سەروەر هاوکارم بێ ئەمانەی کە لێرەن ئەمە دەستی ئەم خوێندکارانە خۆیان دروستیان کردووە دەیانەوێت وەکو نمایشێک نمایشی بکەن لەگەڵ ئەوەشدا لێرە بەشێکی تر هەیە کە نابیستانن ئەوانیش ئەمڕۆ چالاکیان دەبێت ئەو نابیستانەی کە ماوەی چەند ساڵێکە لێرە دەخوێنن کار و چالاکیەکانیان دەخەنە ڕوو ئەوەی کە هەیە لێرە وەکو لە دیمەنەکاندا دەرەکەوێ ئەمە ئامادەی پیشەی
زانستی کۆمپیوتەرە دیارە ئەمان دەیانەوێت من ئەمەوێت پرسیار لە ئێوە بکەم ئەگەر یەکێکتان قسەم بۆ بکەن ئەمە چییە بۆچی لێرەداتان ناوە دەتانەوێت چی پامێک بگەن نادي والله وقع هذيك ويا ئەمە خۆتان دروستان باشە چی پامێکتانەیە ئەمڕۆ هەم یادی سلێمانیە ڕزگارکردنی شاری سلێمانیە هەم دەتانەوەم چالاکیە پێشکەش بکەن چی پامێکتانەیە والله شي معنى والله تصور شتان لكن خير من غيره زۆر سپاس لەشتان ساغ بێ بەڵێ چنوور ئەوەی کە هەیە لێرە ینی نایانەوە قسەم بۆ بکەن بەڵێ سپاس بۆ هاوکارمان سەردەشت عوسمان کە لە سلێمانیەوە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ ئێمەدا ئامادە بوویت. لە کۆتاییەکانی مانگی 11دا خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان ئەوە بوو کە ڕژانە سەر شەقامەکان و خۆپیشاندانیان کرد و داوای مافەکانی خۆیان و دەرماڵە و خزمەتگوزاریەکانیان دەکرد بە تایبەتی خوێندکارانی داخلیەکان. یەکەم سەرکردە و یەکەم لە پرساو کە هاتە سەرخەت بۆ گوێگرتن لە خوێندکاران جەنابی باڤڵ تاڵەبانی بوو لە دوای چەند کۆبوونەوەیەک لەگەڵ خوێندکارانە و گوێگرتن لە داواکاری و کێشە و گیر و گرفتەکانیان بڕیاری پێکێنانی لیژنەیەکی دا و بۆ بە دوواداچوون بە دوای کێشە و گیر و گرفتەکاندا. ئەوە بوو کە بەشێکی زۆری کێشە و گیر و گرفتەکان چارەسەر کراوە توانرا بە هاوکاری و بە پاڵپشتی و بە فشاری جەنابی باڤڵ تاڵەبانی توانرا کە دەرماڵش بۆ خوێندکاران دابین بکرێت و لە دوای دابینکردنی دەرماڵە جەنابی باڤڵ تاڵەبانی لە بەغدادەوە بە خوێندکارانی ول لە دوای گەڕانەوەم جارێکی تر کۆبوونەوە دەکەین. ئەوە بۆ کۆبوونەوەکە ڕۆژی شەمە واتە پێرێ جارێکی تر لەگەڵ خوێندکاراندا لەگەڵ نوێنەری خوێندکاراندا دانیشتەوە گوێی لە کێشە و گیر و گرفتەکان کرد کە ئایا چی ماوەن و هەنگاوەکان چی بکرێت بۆ پێشخستنی ئاستی زانستی خوێندکاران. گفتوگوی زیاتری بابەتەکە دەکەین و باز لە کۆبوونەوەکەی ڕۆژی شەمە دەکەین لەگەڵ ئاژێر کەریم کە بەڕێزیان نوێنەری گشتی خوێندکارانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. کاکاژێر بەیانیت باش و بەخێراتی. بەیانی ئێوە بینەران باش. زۆر سپاس. ڕاستەوخۆ لە کۆبوونەوەکەوە دەست پێ بکەین. کۆبوونەوەکەی ڕۆژی شەمە کە ئەنجام درا و داوا کرا بوو ڕاپۆرتێکی ورد پێشکەش بە جەنابی باڤڵ تاڵەبانی بکرێت. چی کراوە و چی نەکراوە و کۆبوونەوەکە چی تیادا باسکرا ڕاپۆرتەکە چی تیادا بوو؟ زۆر سپاس بۆم دەرفەتە. ئێمە ڕۆژی شەممە کاتژمێر 2 پاشنیوەڕۆ هەتاوەکو نزیکی کاتژمێر 2:30 شەو لە کۆبوونەوە لەگەڵ بەڕێز باڤڵ جەلال تاڵەبانی دابووین و زۆرینەی تەوەرەکان کە باستی لەسەرکرا زۆرینەی خوێندکاران بەشدار بوون لەسەر قسەکردن لەسەر هەموو تەوەرەکان و تەوەری یەکەم بۆ دەستی پێکرد کە چی کراوە لە ئێستادا بۆ ناو بەشە ناو خۆیەکان و ناو زانکۆکان و بژانەوە و سوودبینینی خوێندکاران لە ڕووی سوودوەرگرتن بۆ بەشە ناو خۆیەکان و ژنگەی گونجاو بۆ خوێندن. راپۆرتێکی ورد لەلایەن هەموو زانکۆکان و ئامادەکرا بوو بە خۆشحاڵیەوە راپۆرتەکە زۆرینەی خوێندکاران خۆیان ئامادەیان کرد بوو چکە هەر لە سەرەتایی دەستپێکردنی کارەکانی دەستپێکردنی بژانەوەی بەشە ناوخۆیەکان و نۆژەنکردنەوە خوێندکاران خۆیان چاودێرێکی وردی
کارەکان و بارودۆخەکە بوون و هەروەها ئەو راپۆرتە شار لە لای خۆیانەوانێ بۆ ئەوانەی کە کرا و بۆ ئەوانەی کە ماوە بکرێ پێشکەش بە ڕێزان لە مەکتەبی ئیدارە و دارایی گشتیەکێتی نیشتیمانی کوردستان کران و هەروەها بە وردیش راپۆرتەکە گەێنرا دەستی جەنابی هەر نوێنەرە و راپۆرتێکی کردبوو یاخود بە هەمووتان راپۆرتێکی ورتان ئامادە کرد و پێشکەشتان کرد بەڵێ لە هەر زانکۆیەکە زیاتر لە 2 کەس بۆ 3 کەس چاودێرێکی وردی ئەم بارودۆخانن ئەم کارانن کە ئەکرێ لە ناو بەشە ناو خۆیەکانە بۆیە هەر کەسێک لە دیدگای خۆیوانێ بۆ پێویستی ناو زانکۆکەی و بەشە ناو خۆیەکەی راپۆرتی خۆی ئامادە کردبوو لەوێ پێشکەشی کرد. بڵێ باشە لە کۆبوونەوەکەدا پێشنیاری چەند پرۆژێکی زانستی کراوەلەوانە ڕێخستنی کۆنفرانسی نێودەوڵەتی و پێشانگای هەلیکار و ڕاهێنانی خوێندکاران بوونی هەریەک لەم پرۆژانە چ سوود و چ گرنگیەکی هەیە بۆ خوێندکاران و بۆ زانکۆ پەیمانگاکانیش. بەڵێ من سەرەتامێ ئاماژە بە خاڵێک بم ئەم شۆڕشەی کە جەنابی کاک باڤڵ بەرپای کرد بۆ بژاندنەوەی ئاستی زانستی خوێندکاران و وەژینگەی تەندروست بۆ خوێندن لێرەدا کۆتایی نەهاتووە جەنابیان لە ئێستا بە دواوانێ وەک پێشوو چۆن وعدی پێداین لە ئێستش بە دوا وعدی پێداوین کە بەردەوام بێ لەگەڵمانە و بە هەمان شێوەی پێشوو دەستێکی هاوکاری باشمان بۆ درێژ بکات و هەروەها پاڵپشتیەکی مادی و معنەوی گەوری بۆ ئێمە تەرخان کردووە کە هەڵبستیم بە سازدانی چەند کۆنفرانس و دیدارێکی تایبەت بە خوێندکاران بۆ زیاتر بەرزکردنەوەی ئاستی زانستیمان. بەڵێ کەواتە ئەگەر بە شێوەیەکی گشتی باس لە هاوکاریەکان بکەین یاخود لەو کارانی کە کراوە ئامانج و مەبەست لەم هاوکاریانە چی بووە؟ ئایا مەبەستەکە یاخود ئامانجەکە تەنها هاوکاریەک بوو لە چوارچەوەی هاوکاریەکە یاخود ئەوە تا پەیامێکی تر لە پشت ئەم کارەوەیە پەیامێکە کە دەیەوێت بیگەێنێ خەمخۆریە دڵسۆزیە هەستکردن بە بەرپرسیارەتی جەنابیانە بەرامبەر بە خوێندکاران. یەکێک لە هەرەوتە جوانەکانی ناو کۆبوونەوەکە کە من زۆر سەرنجی ڕاکێشام لە سەرەتاوە تا کۆتایی ئەوەی کە لە هەموو هەرێمی کوردستان و عێراق و لە وڵاتانی جیهانە شەڕی بۆ کرێ سەرمایی نەوتی و غازیە بەڵام جەنابیان بە هەموو ئێمەیوت لە ناو کۆبوونەوەکەوتی ئێوە زۆر لە نەوت و غاز و سەرمایەکانی تر گرنگترن ئەگەر ئێمە ئیش لەسەر ئێوە نەکەین و ئێوە پەروەردە نەکەین ئەگەر هەموو وڵاتەکەشمان ئەو سەروەتە بێ ئێمە ناتوانین بەکاری بێنین و سوودی لێ وەربگرین. باوەڕێکی تەواوی بە توانای خوێندکاران و گەنجان هەیە ئەم هاوکاریانش کە ئیکا تەنها لێ ئەوەیە کە خوێندکاران هەست بکەن کە باڵپشتێکی گەورەیان هەیە و بەڕێزیان بەدەم هەموو خەموو داواکاریەکانیانەوە. بەڵام کاکاژێر ڕەنگە ئێستا لێرەدا پرسیاری بەشێک لە خوێندکاران یاخود تەنانەت دایک و باوکی خوێندکارانیشەوە بێ کە بڵێن لە ڕابردوشدا هەمان کێشە و گیرۆگرفت هەبووە لە داخلەکان لە نەبوونی دەرماڵە بۆ ماوەی 8 ساڵ کە دەرماڵە نەبووە بۆچی لە ماوەی ڕابردوودا ئەم کارانە نەکراوە ئێستا دەکرێت؟ ئەگەر زۆر بە کورتی جوابە بەمەوانێ ئێمە کە سەرەتاچینە وەرگرتنی هەر پۆستێک هەر ئیشێک ئەڵێن پێش ئێمە تێک دراوە باشە پێش ئێمە وێران کراوە ئێمە ناتوانین یەکسەر هەموو شتێک لە سفرەوە بکەین بەسە بەڵام کاک بافڵواناڵێ ئەڵێ ئەوەی کە لە پێشوو کراوە بە باش و بەخراب من ڕێزی لێگرم ئەمەی کە ئێستا هەیە خۆم دروستیەکەمەوانێ و خۆم گرنگی پێدەم واتە ئەمە ئەوە ئەگەیەنێ یەکێتی نوێ بە تەواوەتی دەستی خستووەتە دەستی گەنجان و لاوانەوانێ بۆ ئەوەی کە پەیامێکی گەورە بە هەموو وڵاتان با و بڵێ گەنجی ئێمە توانایەکی شاراوەی هەیە بەڵام لە ئێستا بە دواوانێت توانە شاراوەکانی دەرئەخرێت و سوودی لێ وەرەگرێ بۆ گەل و میلەت و وڵاتەکە. بەڵێ خوێندکاران بۆ بەدەستهێنانی ئەم مافانەیان هەڵبەت ڕژانە سەر شەقامەکان و بە خۆپیشاندان توانیان ئەمە بەدەست بهێنن بەڵام ئایا ئەم خۆپیشاندانە بۆ هەموو کەسێک دروستە؟ ئایا هەموو کەسێک دەتوانێت بچێتە سەر شەقام؟ ئەگەر داواکاریەک شتێکی هەبێت بڵێ با منیش بچمە سەر شەقام و یا با ئێمەش بچینە سەر شەقامەکان بۆی کە بتوانین بەو داواکاری و بەو مافە بگەین ئایا خۆپیشاندان تاکە ڕێگەیە بۆی کە بگەیت بە مافەکان یاخودەوە تا ڕێگی تر هەیە؟ ڕاستە ڕاستەکەی خۆپیشاندان وەکو ئازادیەکەی تەنها لەم دەڤەری ئێمە هەیە لە سلێمانی و دەوروبەری و زۆربەی زۆری کاتەکانیش کە و خۆپیشاندانانە لێرە ئاکرێ بە خێروبەرەکەتێ بۆ هەموو هەرێم و سوودی لێوەرەگیرێ بەڵام بەداخەوانێ ئێمە تووشی حاڵەتێک بووین کە کوردەواریەڵە هەتا نەگاتە لوتمان دەست ناکەین بە خۆپیشاندان بەڵام پێش خۆپیشاندان زۆر ڕێگی کە هەیەەوە بەکاری بێنی بۆ نمونە ئێمە زۆر کاتی
پێش ئەوەی دەستکەین بۆ خۆپشاندان ڕوومان لە زۆر شوێن کرد یعنی ئێوە ئەو ڕێگانەتان تاقی کردەوە لایەنە حکومیەکان لایەنە سیاسیەکان باشە بەڵام کەزانیمان گوێمان لێ ناگیرێ لە دوای ئەوە هەنگاویشی کەمان بەکارهێنا ئەوە ئەخیر کارتی فشاری ئێمە بوو کە چوینە سەرجادە بەڵام بەداخەوە استیغلالیش کرێنە سەرجادا زۆرێنمان بەلا ڕێدا بران و سوپاس بۆخوا ئێمە توانیمان دوای ئەوە ئامانجەکانی خۆمان پێچین و ئەوەی کە لە دەسەڵاتی ئەو کەسانە بوو کە پشتیوانیان کردین بە تیمی حکوومەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها بە کۆمیتە ئیدارەی و دارایی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و نووسنگی بەڕێز جەنابی کاک بافڵ توانیمان گرێوێکی گەورە ببینەوانێ گرەوەکە ئەو بوو پاش زیاتر لە 14 ساڵ نەمانی دەرماڵە بگێڕینەوانێ و هەروەها پاش 14 ساڵ قسەیە کە ئەوترا نابێت کەسێک بە خوێندن بە بەلاژ وەربگرێت بە فری وەربگرێت و هەروەها پارەشی پێ بدرێ ئەو قسانەمان هەمووی ڕەت کردوانێ و توانا و ئیرادەی خوێندکاران کارێکی کرد کە هەموو دەسەڵاتەکان تووشی شۆک بوون. بەڵێ باشە کاگاژێر بۆ لەمە دووە شێوازی داڕشنەوەی کار و بەرنامەی خوێندکاران چۆن دەبێت لە ماوەی ڕابردوودا کۆمەڵی خوێندکاران ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە کەرتی پەروەردە و لە کەرتی خوێندنی باڵاشدا ئایا بۆ لەمە دووە کۆمەڵی خوێندکاران دەمێنێت کە مێژوویەکی کۆنی هەیە کۆمەڵی خوێندکاران نامێنێ ئەگەر نامێنێ چی جێگەی دەگرێتەوە؟ کۆمەڵی خوێندکاران ئێمە لە کۆبوونەی پێشوودا پێشنیاری چەند هاوڕەیەک بوو کە بەوردی چەند بەڵگە و دیکۆمنتێکیان هەبوو لەسەر ئاستی بەکارهێنانی دەسەڵاتەکانیان بە شێوەیەکی خراپ و جەنابی کاک بافڵ هەر لەوێ بە بڕیاری وەستاندنی کارەکانی کۆمەڵی خوێندکارانیدا بەڵام کۆمەڵی خوێندکاران بە شێوازێکی نوێ دەردەکەوێتەوانەوە بە لەژێر ناوێکی نوێدا دەردەکەوێتەوانێ و بەڕێز جەنابی کاک بافڵ هەموو پشتیوانێکی مادی بۆ ئەو کۆمەڵەیە ئەگرێتە ئەستۆی خۆی بەڵام هەموو ئەو کارانی کە دەکرێت لە ڕێگەی ئەو کۆمەڵەوە تەنها بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی و دەرخستنی توانە شاراوەکانی خوێندکارانە یعنی هیچ کارێکی حیزبی لە ڕێی ئەو کۆمەڵەیەوە لە ناو زانکۆ پەیمانگاکانە ناکرێت غێری ئەو کارە زانستی و چالاکیانە نەبێ کە پێویستە بکرێت بۆ دەرخستنی توانە شاراوەکانی خوێندکاران و منەمەوێت لێرایەک بەشی بچووک ئاماژە پێ بەم ئەگەر یارمەتی هەبێ ئێمە بۆ وەرگرتنی کار و چالاکیەکان بە جەنابی کاک بافڵمانوت کە بە کەسانی حزبی لەم ڕێکخراوەدا نەبن و یان کەسانی نزیک لە بەرپرسەکان لەم ڕێکخراوەدا نەبن ئەوتی ئێوە خۆتان زەرەرەکەن لەبەرەوەی ئێوە ئێستا نزیکترین کەسی مرێن بە خوێندکارانی ناو هۆڵەکەی وت لەوانەیە ئێوە سودمەند نەبن لەو کاتەدا بەڵام جەنابیان دووبارە دووپاتی کردوانێ ئامانجی ئەو کۆمەڵەیە کە دروست دەکرێتەوانێ هیچ کارێکی حیزبی نیە تەنها خزمەتکردنی زیاتری خوێندکاران بەچینی خوێندکاران باشە کاگاژێر ئەو کۆمەڵی کە باسێکیت لەژێر ناونیشانێکینەوە بە ناوێکی نوێوە کە دروست دەکرێتوانێ هەڵبەتە لە خوێندکاران خۆیان دروست دەکرێت دروستە ئێوە پێم وایە بێت قۆناغی چوارن دروستە چەند مانگێکتان ماوە ئێوە خوێندن تەواوکەن لە دوای تەواوکردنی خوێندن ئەتوانن یا هەر لەم کۆمەڵێدا بمێنەوە یاخودەوە تا کەسێکی ترە بێتە جێگرەوەی ئێوە دەورە تەسلیمەکەن چی ئەەکەن؟ بەڵێ ئەوەی کە لەسەر سیاسەتی کارکردنی ئەم کۆمەڵە نوێ دانراوە بە شێوەیەکی سەرەتایی کە باسی لێکراوە ئەمە نابێت بە شتێک کە من لە دوای قۆناغی چوارمەوانێ زیاتر لە 3 ساڵ بۆ 2 ساڵ ئەم پۆستە قۆڕە بکەم و ڕێگر بلەوەی کە کەسێکی تازە بێتە پێشەوە بە زانیاری تازەوانێ بەردەوام بێ لەم دۆخەدا بەڵام ئێمە وەکو سەرەتا کە بەردەوامە بین لە کارکردن لەوانەیە هەتا ساڵێک بتوانین لەو شوێنەدا بمێنینەوانێ واتە من هەتا ساڵێکی ترم کاکاژێر وەکو بڕیارە یان وەکو هەڵوێستی خۆتانە هەڵوێستی خۆمانە چونکە ئێمە پێشتر معارەز بووین لە شێوازی قۆڕەخکردنی دەسەڵات و کارکردن ینی هاوڕێمان هەیە لە پاش تەواوبوونی لە کارەکەی خۆی ئامادەی دەربڕیوە کە کەسێک بە ئاستێکی هەڵسەنگاندن بێنێتە پێشەوە بۆ پەیڕۆکردنی ئەو پەیڕۆ پرۆگرامی کە دانراوە ئێمە ئامانجمان خزمەتکردن ئامانجمان پۆستەکەنیە بۆ پێی کە نوێنەری گشتی خوێندکارانی زانکۆی پۆلیتەکنیکی نزیکی لە نوێنەرەکانی تریش و لە خوێندکارانیشەوە هەڵوێست و تێڕوانینی خوێندکاران چۆنە بۆ ئەم کارانی جەنابی کاک بافڵ؟ وڵای من حەزەکەم ئاماژە بە یەکێک لە خاڵەکانی تر بم کە لە ناو کۆبوونەوەکەیە کۆبوونەوە یەکەم زۆر تند بوو کۆبوونەوە یەکەم زۆر تند بوو
زۆرینەی خوێندکارەکان ئەیانوت ئەمە هەروەکو کۆبوونەوەکانی تر بێت ئامانجێکمان نەبێلی بەڵام ئەم کۆبوونەوەی کە ئامانجیان هەبوو کۆبوونەوەی جاری پێشوو توندی قسەی تیاکرا بەزەم کۆبوونەوەیان ڕێزلێنانی تیا بوو چەپڵە لێدانی تیا بوو بۆ ئامانجەکانی کە بەدی هاتوون و هەروەها ئێستا خوێندکاران بۆیان دەرکەوتووە کە کەسێک هەیە کە گوێ لە داواکاریەکەیان نەگرێ دوای داواکاریەکەیان دەکەوێت و داواکاریەکانیان بۆ جێبەجێ دەکات بە پێیوانە کەواتە دەتوانین بڵێن بەرکەوتن و لە نزیکەوە بینینی جەنابی کاک پاڤڵ بۆ خۆی کاریگەری هەبووە نەک ئەوەی کە لە ڕێگەی نوێنەر و لە ڕێگەی کەسانی ترەوە بێ ئەم کۆبوونەوەانە بکرێ بەدڵنیایەوە زۆر ڕاستە چکە بە ڕێزیان یەکەیەکە ئێمە ئەناسیەوانە و باسی کۆبوونەوەی پێشوو وتەکانی پێشوومانە کردوانێ ئێمە پێمان سیر بوو کە کەسێک لەو هەموو سەرخاڵەیە هەڵوێستەکانی کۆبوونی پێشووی ئێمە بیر بمێنێ یاخود لە بەرچاوی بکە ئێمە باسی چ خاڵێکمان کردووە تەنانەت کە داواکاریکی دووبارەمانە بوو یەکسەر ئاماژەی بەوا کرد ئەو جاری پێشوش ئەو داواکاریان هەبوو هەمان کەس گەیاندوێتی ئەمە مای دڵخۆشیە کە کەسێک گرنگی بە چینێکی خوێنکار بە کە زیاتر لە 20 ساڵە بێت ئەم گرنگجە بە هیچ کەسێک نەدراوە لە زروفێکی زۆر ناخۆشدا دەستی گرتین و پاڵپشتمان بوو ئێمەش بە هەموو شێوەیەک وەکو خوێنکارانی زانکۆی پۆلۆتەکنیک ئامادەیمان دەربڕیوە بە خۆبەخشانە بێ بە هەر شێوازێک بێ بە ڕێزیان بیانەوە ئێمە پاڵپشتی هەموو ئەو کار و چالاکیە زانستیانە ئاکەین کە جەنابیان پێشکەشەکەن بە ئێمە و ئێمە پاڵپشتیەکەین 100%. دەستان خۆش بێ ماندوو نەبن. زۆر سپاس بۆ ئاژێر کەریم کە بەڕێزیان نوێنەری گشتی خوێندکارانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی سواز بۆی کە لەم بەشی پرۆگرام لەگەڵ ئێمەدا بەردەوام بەڵێ عزیزان ناوبڕێکی کورت وەرەگرین و گەڕین وڵاتان. بەڵێ عزیزان ئەچینە لای کۆتا بڕگەی بەرنامەی ئەمڕۆمان کە تایبەتە بە کوردستانی نوێ کە ئەم ژماری بەردەستی من ژمارە 6605 ڕۆژی دووشەممە 7/3/2022 من هەوڵە دەم کە زۆرترین ناونیشانەکان و ماشێتە دیارەکانی کوردستانی نوێ بۆ ئێوە بخوێنمەوە بۆ یەکێتی سەرمایە نیشتیمانی خوێندکاران و گەنجانی ئەم وڵاتن. پاڤڵ جەلال تاڵەبانی سەرمایە نیشتیمانی و نەتەوەیی لە یەکێتی نەوت و غاز و داهات و پارە نییە بەڵکو بۆ یەکێتی سەرمایە نیشتیمانی ئێوەی خوێندکار و گەنجی ئەم وڵاتن. ئەمە لە دیارترین ناونیشانی کوردستانی نوێ و لە لاپەڕەیەکدا هاتووە. لە لاپەڕەتوودا پیرۆزبایی بۆ پارتی سۆسیال دیموکراتی کوردستان کۆسرەت ڕەسوڵ لە مێژووی 29 ڕزگاری خوازی گەلی کورد ڕۆڵی دیارتان هەبووە. لەلایەکترەوە پاڤڵ جەلال تاڵەبانی یەخستنی هەوڵەکان بۆ یەکڕێزی نیشتیمانی. هەر لە لاپەڕەدوودا هاتووە مۆسکۆ بەرلینی گۆڕی لە لاپەڕەدوودا و لە بەشی خوارەوە نێوەندگیری نێوان رووسیا و ئۆکرانیا. لە لاپەڕەسێدا هاتووە پاڤڵ جەلال تاڵەبانی بۆ یەکێتی سەرمایە نیشتیمانی خوێندکاران و گەنجانی ئەم وڵاتن ئەمە درێژە پێدەری ناونیشانەکەی لاپەڕایەکی کوردستانی نوێ و هەر لە هەمان لاپەڕەدا سلێمانی بەڕێوەچوونی چلەی ماتەمینی دکتۆر ڕەنج. لاپەڕە 4 چەند بڵاوکرا و ئاگاداریەکە تێدا بڵاو کراوەتەوە. لە لاپەڕە 5دا هاتووە شارەوانی سلێمانی هەڵمەتی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکی دەست پێ کرد. لەلایەکی ترەوە هەرکەس ئاژەڵی لە ماڵدا هەبێت باجی لە دەستەندرێت. ئەمە کەنار قاسم نووسیوەتی و لە لاپەڕە 5 کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. دەچینە لاپەڕە 6 جەنگێک لەبەر دەرکی هەمووان کەمە شاناس هیرانی نووسیوێتی و لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لە ڕۆژاواوە فەتحوڵڵا حوسێنی ئیدارەی خۆجی وەک نمونەی سەقامگیری
لە لاپەڕەحەوتی کوردستانی نوێدا هەڕەشەی جەنگی ئەتۆمی هەوراستشوانی نووسیوێتی و بڵاوی کردوتەوە لەناو ڕووداوەکاندا هەمیشە لە بەردەم جەنگداین ئازادی برایم ئەحمەد نووسیوێتی و بڵاوی کردوتەوە هەر لە لاپەڕەحەوتدا هاتووە بەرزی نرخی نەوت و گوزەرانی هاوڵاتیان ئەتاتەها نووسیوێتی و لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لاپەڕەهەشتی کوردستانی نوێ ئاسایشی سایبرانی و کۆمەڵگە کامە بابەتێکە فەیسەڵ عەلی نووسیوێتی و بڵاوی کردوتەوە. یادی 44 ساڵەی مامۆستا حەمە ئەمین پۆڵە کامەش بابەتێکە لە لاپەڕەنەوەدا بڵاو کراوەتەوە ساتێک وەفا بۆ دکتۆر کەمال شاکر بە هەمان شێوە لە لاپەڕەنەوەدا بڵاو کراوەتەوە لە ئەمنی هەولێر بێسەر و شوێن کرا. ئەمەش بابەتێکە لە کوردستانی نوێدا و لە لاپەڕەنەوەدا بڵاو کراوەتەوە. لاپەڕەدا بە هەمان شێوە چەند هەواڵ و بڵاوکراوەیەکی تایە چەند ئاگاداریەکی هەیە و تێدا بڵاو کراوەتەوە. ڕەگەزی تاریکی سروشتی مرۆڤ چییە؟ ئەمەش ناونیشانێکی دیاری لاپەڕە 11 کوردستانی نوێیە کە ئێمایانگ لە فارسیەوە مەحموود شێرزاد وەریگێڕاوە و بڵاو کراوەتەوە. لە کۆتا لاپەڕەی کوردستانی نوێدا بەشی دووەمی فیلمی ئایام لێگند بەرهەم دەهێنرێت ئەمەش بابەتە کە بڵاو کراوەتەوە پێشانگای تایبەتی شێوەکار چیمەن ئیسماعیل ڕەشان هەوڵێک بۆ تێگەیشتن لە گەوهەری ژن. چەند بابەتێکی تری هونەری هەر لە کۆتا لاپەڕەی کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. هەڵبەت کوردستانی نوێ پاشکۆی هەیە پاشکۆی ستادیۆم کە خۆی لە 4 لاپەڕەدا دەبینێتەوە. ئەو کەسانەی کە وەرزشکارن یاخود ئارەزوی وەرزش دەکەن دەتوانن کوردستانی نوێ بەدەست بخەن و لە نێویاندا ستادیۆم هەیە تەواوی زانیاریەکان لەسەر وەرزشی کوردستان و جیهان لە ئەستادیۆمدا بخوێنەوە. بەڵێ عەزیزان کۆتاییمان بە پرۆگرامی ئەمڕۆمان هێنا کاتێکی خۆش خواتان لەگەڵ.